کە لە دابشکردنی موچەی خانەنشیناندا دروست بووە. بەڵێ سڵاو بۆ تۆ دیارە من لە بانکی چەمسەماڵم هەڵبەت هەموو سەرمانگەیە کە کاتی وادی دابشکردنی موچەی خانشینانی مەدەنی دێ لێرە قەرەباڵغی جەنجاڵێکی زۆر هەیە وەک خۆیان ئاماژەی بۆکەنمان لە وادی ڕاگەیاندنی موچەی خانشینانی مەدەنیەوە بێت چەند ڕۆژێ لێرە لە بەیانێکی زۆر تا کۆتایی دەوام بۆسن هێشتا موچەکانیان پێ دابش ناکرێت دیارە گرفتەکان لە زاری خۆیانەوە گوازمە بۆیەوە سڵاو لێ فەرمی بۆ ئێرە بەڕێزێت ئەو گرفتانە چی کە لە بانکی چەمسەماڵە بۆ خانشینانی مەدەنیە پێشێکی بە خێراتی قەناتەکەتان دەکەم ئەو گرفتانە ئەوەیە ئەم قەڵەباڵغە کە ڕوو ئەدات ئەگەر بێت جەنابی قایبقان بکاتە سێ لەجدا لە سێ لاوەتەجیکەن ئەم قەڵەباڵغێ نامێنێت لەخوا بەزاوی بڕێکی زۆرە مۆزەف زۆرە وەکو لەلایەک و تەوزیع کردوان لە 4-5 داوە تەوزیع چەند لیژ دابەشێت ئێستا 1 لیژ لێ لەسەرەوە هین مۆزەفینەوەوانە پەککەوتەوە بە تەمەنانە چۆنە لەسەرەوە لەم قەرەباڵغ مای ڕابردوو دوو کەس خۆم چاوەڕا وەستا دوو کەس بورایەوە بۆ نمونە من 40 ساڵە مۆزەفم کە وەساوم لێرە لەگەڵ دیوارێکە لەگەڵ جاشێکە لەگەڵ استیخباراتێکە یەقل فەرق نییە کە تەقاوت بیت یەقی هیچ لە بۆ تۆ ناگۆڕێت تۆبی ئەم وشی چاوێک بۆ ناکرێت لەم سەرماوە لەو قەڵەباڵغە بە خۆتان بە چاوی بین ئەی بەرپرسان بانکە کاڵن چی وەقستان لەگەڵ نەکردووە کە بەم شێوازە وتیانێک دوو چوونە بە قایبقامی و جەناب قایبقاوەرە سێرکە وتێتی باشە دێ و نهات هەزیر ئەوە دەکەوێت سەر بڕز قایبقام دۆخیان خراپە بە تەمەنەکان طبعا لەم جاری ڕابردوو کەس بورایەوە دوو زەلام دی بورایەوە بەڕێزت بۆ لێرەی داواکاریتان چیە؟ بۆنی ئەم قەڵەباقیەوە بۆنی ئەم ئەلفار و شێد و کەبەدارە بۆ چیت کەسکاری شەیدی ناوەڵەم کەبەدا برا حتا ما هەممانە بروت پارێز زادی ناکەن بۆنی هەمان زادەکە زادی ناکەن لەبەرەوە بۆ زای داخل لەبەر حکومەت تاگە ئیشیان باشنی باشە وەکو باشترە هیچ باسی دیارە ئەگەر دەرفەتە بێ وڵەدەم کەسانی تریشان وەرگرم کە لێرن ئەمانەی کە ئایبینن لە دیمەنەکانە ژن و پیاوی بەتەمەنن وەکوان هەندێکیان پێشەوەی پێمە پەخشی ڕاستەخۆی لەگەڵا ناقسەم کردوان هەیەە لە بانگی بەیانی و هاتۆ لێرە دانیشتۆ لە پێش بیناکەەوە تا ئێساش ئەگەر دیمەنەکان دیار بێ هاوکارەکەم یارمەتیم بدا ئەمە دیمەنی ڕاستەخۆی نێو بانکی چەمسەماڵەکە وەخوا ئاماژەی پێکەن مانگانە تووشیم گرفتا بنەبەوەیەوە یەک لیژنە موچەکان دابەشەکە قەرەباڵغی جەنجاڵێکی زۆری لێ بێتەوە وەک میوانەکەشم سەری بەهۆی ئەو پاڵە پەست و جەنجاڵیەوە بەشێ لە بەتەمەنەکانە بورێن و لە وەشی خوانەچن دێمە بۆ لایەوە کە پرساتان نەبێت بەڵێ ڕزگار سپاس بۆی کە ڕاستەخۆ لەگەڵ ماوە